داتاکانی وەزارەتی تەندروستی بەرزبوونەوەی ڕێژەی توشبوون بە پەتای کۆرۆنا پیشان دەدات. بە جۆرێک لە ماوەی یەک مانگی ڕابردوودا ڕێژەی توشبوون ڕۆژانە بە پەتای کۆرۆنا لە 1000 کەس نەهاتۆتە خوارەوە. ئەمە جگەلەوەی بەپێی داتاکانی تەندروستی هەرێم ڕێژەی مردن بە کۆرۆنا ڕوو لە بەرزبوونەوەیە. ڕێژەی 120 پشکنینەکانمان تێپەڕدا. وتەبێژی وەزارەتی تەندروستیش دەڵێت ڕێژەی توشبوون گەیشتۆتە هێڵی سوور و لە هەموو شارەکانی هەرێمی کوردستان نەخۆشخانەی تایبەت بە کۆرۆنا زیاد کراوە. ئاشکراشی دەکات لە ئێستادا 160 توشبووی کۆرۆنا لەژێر ئامێری هەناسەدانی دەستکردان. ڕێژەی توشبوون بەرزە بە ئەکیدی ڕێژەکان ڕوو لە بەرزبوونەوەی یعنی ئەمە ڕێژەی 120 پشکنینەکانمان تێپەڕدا. مەش ئاماژەیەکی زۆر خراپە ینی چوینە بازنەی سوور تقریبان کە ئەمەش خراپترین دۆخی کۆرۆنا دیاری دەکات لە هەر کۆمەڵگایەک. ژمارەکان چەند هێندەیە یعنی لە ڕۆژانە زیاد دەکات لەو حاڵەتانەی کە پۆزیتیڤ دەردەچن. نەخۆشخانەمان زیاد کردیە و ژووری چاودێری سڕشمان زیاد کردێت. جەنابی وەزیر پێش چەند ڕۆژێک لە دووهۆک بوو چەند شوێنێکی دوێ کردەوە لە بۆرگرتنی نەخۆش. پێشتریش لە سلێمانی بوو لە هەڵەبجە شوێن زیاد کراوە لە هەولێریش و سنووری پارێزگای هەولێریش بە ئەکیدی شوێنی وەرگرتنی نەخۆش و نەخۆشخانەکان زیاد کراوە. چەند نەخۆشخانەیە کە پێشتر ئاسای بنەوە ئێستا دیسان لە بۆ توشبوونی کۆرۆنا لە خزمەت هاوڵاتیانن و هیوادارین کە کەمترین خەڵک پێویستی بەم شوێنانە بێت. دۆخی حاڵەتە خراپەکان باش نییە و نزیک بووینەوە لە 160 حالەت لە ژوورەکانی چاودێری چڕ لە هەرێمی کوردستان ئەوانەی کە لەسەر ئامێری سیپاپن و ئەوانەی لە ژووری هەناسەدانی دەستکردن. لە هەرێمی کوردستان تا ئێستا ئەو هاوڵاتیانەی کە یەک ژەم ڤاکسینیان وەرگرتووە 160,000 کەسی تێپەڕ کردووە و ئەوانەشی کە هەردوو ژەم ڤاکسینیان وەرگرتووە گەیشتووە بە 125,000 کەس. وەزارەتی تەندروستیش داوا لە هاوڵاتیان دەکات بە ڕێگەی ئەلکترۆنی ناوی خۆیان تۆمار بکەن تاکو بزانن ئەو کەسا پێکوتەی وەرگرتووە یاخودنا. دەشلێت لە سەرەتادا ڕێژەی وەرگرتنی ڤاکسین زۆر کەس بوو بەڵام لە ئێستادا ڕێژەکە زۆر باشە و جێگەی دڵخۆشیە. ژمارەکانی وەرگرتنی ڤاکسین لە جورعی یەکەم کە ئاماژەم پێدا زیاتر لە 125,000 کەس و تێپەڕیشیدا ئەوانەی کە دوو ژەمیان وەرگرتیە 165,000 تێپەڕیدا ئەوانەی کە یەک ژەمیان وەرگرتیە و ئیدیش بەردەوامە پرۆسەکە. ئەم پرۆسەکە بەردەوامە. ئەوەی کە گرنگە لێرە بگوترێ ژمارەکان وردە ڕوو لە زیاد بوونە چونکە ناو تۆمارکردن لە سیستمی ئەلکترۆنی زیادی کردی و بەشەی کە لە بەغدادێ زیادی کردێ بنکەکانمان زیاد کردێ لە بۆ ڤایزەر ینی وەکو جاران نەما ینی سیستم ناو خۆ تۆمارکردن لەو سیستمی کە ئێمە دامانایە 385,000 تا ئەو کاتی کە من قسە لەگەر ئێوە دەکەم تێپەڕیدا ینی مەش بەر چاڕۆنیەکمان دەداتێ ئایا تەڵەب لەسەر یان خواست لەسەر وەرگرتنی ڤاکسین گەیشتە چڕادێک. لەم کەناڵە بەڕێزە داوا لە هەموو هاوڵاتیان دەکەین بەبێ ناو خۆ تۆمارکردنی پێشوەختە و گەڕانەوەی ناوەکانیان سەردانی هیچ شوێنێک نەکەن چونکە زەحمەتە ناویان بچێتە ناو سیستمی وەرگرتنی ڤاکسین. بۆیە دەبێت ناو بگەڕێتەوە تاوەکو ناوەکەی بە تەواوی بچێتە ناو سیستم و لەلای ئێمە وەزارەتی تەندروستی ئەم کەسە ڤاکسینی وەرگرتیە ئەوها هەژمار بکرێت. بەپێی داتا و ئامارەکانی وەزارەتی تەندروستی تاکو ئێستا زیاتر لە 232,000 کەس لە هەرێمی کوردستان تووشی ڤایرۆسی کۆرۆنا بوون و لەو ڕێژەیەش نزیک بە 200,000 توش بوو ڤایرۆسەکەیان تێپەڕ کردووە و چاک بوونەتەوە و زیاتر لە 4,790 توش بووی ڤایرۆسەکەش گیانیان لەدەستداوە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.